دوای هاتنی پەتای کۆڕۆنا پەروەردەش هاوشێوەی پرۆسەکانی دیکە لە هەرێمی کوردستان کەوتە بەر مەترسی و هەرەسێنان لە ماوەی ڕابردووشدا لە چوارچێوەیەکی سنوورداردا چەند جارێک خوێندن بە ئۆنلاین و ئەلکترۆنی دەستی پێکرد بەڵام سەرکەوتوو نەبوو. چەندین جاریش شارزانی بواری پەروەردە ڕایانگەیاند ئەم جۆرە سیستەمانە لە هەرێمی کوردستان شکست دێنن. لە تازەترین لێدوانیشیدا وەزیری پەروەردە وتی بۆ خوێندنی ئەمساڵ قوتابیان مانگێکیان لەبەردەستدا ماوە و داوایەکی جەماوەری هەبوو بۆ گەڕانەوەی قوتابیان بۆ ناو پۆل. هەمووی مانجێکمان لەبەردەستە بۆ پرۆسەی خوێندن واتە هەر قوتابیەک کە بە شێوازی تەناوب دەوام دەکات دەتوانێت بۆ ئەوەی کە ساڵی خوێندن تەواو بکەین ئەگەر نا دەبێت بگەڕێنەوە بۆ خوێندنی ئەلکترۆنی. ئێمە احتیمادمان لەسەر خوێندنی ئەلکترۆنی بوو بەڵام مەطلبێکی جەماهیریش هەبوو بۆ ئەوەی کە گەڕانەوە بۆ ناو خوێندنی ناوپۆل و خوێندنی ناوپۆل باشترێکە. لەبەرەوە من دڵنیام بە هیمەتی هەموو لایەکمان ئینشاءڵڵا و قۆناغا دەربازەکەین و پرۆسەی خوێندنی ئەم ساڵیش بە سەرکەوتوانە کۆتایی پێهێنین. ئەوەشی لەسەر وەزارەت بە دڵنیایی بە جۆرەی ئیمکانە درێغی ناکات. شایستەی مانگەکانی 3 و 4 و 5 ساڵی ڕابردوو کە دەوام نەبووە بۆیان سەرف کراوە و هەروەها شایستەی مانگی 10 و 11 و 12ش کە دەوام نەبووە لە مانگی 11 و 12 بە تەواوەتی بە کاملی داوامی هیچ قۆناغێک نەبووە شایستەی دارایان بۆ سەرف کرا. ئەوەی پێمان بکرێت بۆ خزمەتکردنیان بە دڵنیاییەوە درێغیان لێ ناکەین. سەرپەرشتیارێکی پەروەردەییش دەڵێت خوێندن بە سیستەمی ئۆنلاین زیان لە ئاستی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی قوتابیان دەدات بەتایبەت ئەو قوتابیانەی تەمەنیان لە خوار 15 ساڵەوەیە. بەتایبەت ئەو قوتابیانێک کە لە خوار تەمەنی 10 ساڵ و 12 ساڵن بڵێن قۆناغی بنەڕەتی لەبەرەوەی تەمەنیان بچووکە و بە ئاسان ناتوانن بە شێوازی ئۆنلاین دەرسەکانیان بخوێنن. زەرێکی زۆری پێگەشت تەمان کوردستانیش یەکێک بوو لە شوێنانێک کە ئەو زیانەی پێگەشت لە بواری پەروەردە. بەتایبەت قوتابیانی پۆلی یەکەم و دووەم و سێم وەک بڵێن بازنەی یەکەم زەرێکی زۆری پێگەشت لەبەرەوەی کە ئەوان دێنە قوتابخانە ئاشنای قوتابخانە دەبن ئاشنای مامۆستایان دەبن مامۆستا دەبینن لەوانەیە لە قۆناغی باخچە زۆر نەتوانن ئەو شتە ببینن بێگومان بێبەش بوون لەم بوارە. حتمەن ئەوە کاریگەری دەبێت لەسەر لایەنی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی قوتابیەکان. پرۆسەی خوێندن لە ئێستادا بە شێوەی تەناوب لە نێوپۆلدا ئەنجام دەدرێت کە ئەمە بژاردەیەکی بەردەستی وەزارەتی پەروەردە بوو ناژزاندرێت بەو ماوەکەمەی کەماوە پرۆگرامی خوێندنی ئەمساڵ تەواو دەکرێت یاخود نا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.